ئەزانن ئێمە ئەگەر تووشی نەخۆشی و ناخۆشی نەبووینایە زۆربەی هەرە زۆری خۆی بەخوازانی فرعون بۆ ئێوت ئەنە ڕەبوکم الأعلى ما ئوریکم إلا ما ئەڕا بۆچی ئێوت من خوام لەبەر ئەوە تووشی نەخۆشی و ناخۆشی نابوو لەبەر ئەوە نەقسی نەبوو لە ژیانە مەسئولێکە کاتێ پیاو ئەکوژێت نانی خەڵکە بڕێر زەوی داگیر ئەکات وەکو فرعون ئاسا مامەڵە ئەکات لەبەر چییە لەبەر ئەوە تا ئێستا ڤایرۆسێکی کوشندەی وەکو سەرەتان تووشی نەبووە حتا ئێستا جگەرگۆشەکەی لە بەرچاوی قاش نەکراوە حتا ئێستا هەتکی عرازی نەکراوە لە پێش چاویە بۆیە کە کاتێ لە خۆشی و لە نیعمەتایە ئیتر باڵی لێ فشەکاتەوە خۆیەکا بەخوا جاری وایە کە خوای گەورە تووشی خەفەتیەکەت ئەکات خۆشەویستێک ماڵێکت لێ ئەسەنێ ئەمە مەسەجە بۆ ئەوەی تۆ خۆت بەخوا نەزانیت لە قاڵبی ئینسانیە تا بمێنیتەوە لەم قەبرستانە پیاوێکم بینی وتی مامۆسا پێش ئەوەی ئەم کوڕەم وەفات بکات من پیاوێ بم خوام ناناسی ناچوم بۆ سوژدە قەت بەڵام کاتێک ئەم کوڕەم وەفاتی کرد خوام دۆزیەوە ئێستا شەو نوێژەکەم ئێستا جاربەجار هەفتەی جارێ دێم سەری لێ ئەدەم من دوعای خێری بۆکەم ئەڵێم خوایە لێی خۆش بیت کەواتە مردنی کوڕەکەم بووە هۆکاری دۆزینەوەی ئەڵڵام بەخوای گەورە دەوڵەمەنی وا هەیە زەکات نادا هەتا ئەوەی لێی ئەقەومێت هەتا ئەوەی جگەرگۆشەکەی لە بەرچاوی شەق بێ و بەدەست خۆی ئیکاتە ناوچاڵەوە ئەو کاتە فریا ئەکەوێ ماڵەکەی پاکەوە کا و لەو پیسیە ڕزگاری کات ئەو کاتە ئەڵێ بڕۆم با بڕۆم عومرەیە بکەم حەجێ بکەم بەخوای گەورە خەڵکێکە بووە هەتا کارەساتی موسیبەتی مردنی لێ نەقەوماوە ڕووی نەکردوتە مزگەوت هەر خۆی بە فرعون زانی وای زانیوە ئەم دنیا قەت کۆتایی پێ نایە بۆ ئەم بۆیە ئەمە مەسەجە بەڕێزان المصائب ليست دوما للانتقام وتراوە مصیبەتەکان ناخۆشیەکان بۆ انتقام نییە بۆ تۆڵەسەندنەوە نییە كثير منها للتأديب وتصحيح الطريق بەڵکو زۆر جار بۆ ئەدەبە بۆی فێری ئەدەب بی و ڕێیە هەڵەکەت چاک بکەیتەوە